قەلەنی خەبات و نیشتمانی و کوردپەروەریە دووەڵاتێکی نەئازادە ژی دەمۆکراسیە شوشتی پرگرانە. تەولی هەموو هەولێن خودی و ماڵباتە خەباتکارێکی کورد ji کوردستانە سووریێ ji بۆ ناسکردنا جه و جاران ویساوی لێ هەمی هەولێن وان بسەر نەکەتن تەولی و 6 ساڵ لەسەر ڕەڤاندناوی جالیە پێدێ و دەرباس بوون لێ هینجی پێدێ ڕەڤاندناوی ئینکار دەکە. 6 ساڵ لەسەر ڕەڤاندنا ئەحمەد سیدۆ ئەندامی پارتیا دەموکراتە کوردستان سووریاش ئالیە پێدێ و دەرباس دەبن هینجی جاران ویساوی نەدیارە و تو ئاگاهی سەرتونانە. لێ دەهێ مەهانەهاندا ژێ ساڵە 2013 گروپەکە چەکدار سەر بە پێدێ و گرتە بسەر ماڵە خەباتکارێ کورد ئەحمەد سیدۆ لێ تاخە شێخ مەخسوود کوپرانیا پێکهاتەین وێ کوردن لە باژارێ حەلەبێ لە سووریێ بەرەوجەیەکی نەدیار و بر و ڕەڤاندن. ئەنجومەنە نیشتمانیا کوردی لە سووریێ گەلک جاران داخوازە سەربەستبەردانە هەمی گرتیên کورد لێ پێدێ کردە بە تایبەت درێکەفتنێن هەولێریەک دوو دهۆکدا کو بسەرپشتیا سەرۆک مەسعود بارزانی برێڤەت چوون وەکو شەرت و مەرج لە پێش هەر هەولەکە نزیکبوونێ ناوبارە ئەنەکەسێ و تەفدەمێدا. ئەو دۆسە ئێڤەکردن و پێشکەشکردن بەریانها لیستەیە ڕەڤاندی و گرتیên کورد ژێ چالاکڤان سیاسەتمەدار سەرکردێن ئەنەکەسێ و پارتیا دەموکراتە کوردستان سووریا وەک بەهزاد دورسن ئەندامی پۆلیتبیرۆ پەدەکەسێ و نیداڵ عوسمان کۆلگەل بوو ئیدریس عەلۆ ئەندامی ئەنجومەنە هەرێمیە پەدەکەسێ نیداڵ عوسمان فایز محەممەد موتیع سلێمان ئەندامێن ئەنجومەنên شاخ و خۆجەهی یەن پەدەکەسێ هەروها فواد براهیم چالاکڤان ئەمیر حامد جەمیل عومەر ئەبوو عادل سەرۆکی هێزên کۆمبەندە دەموکرات ڕادەستی ڕێخستنên مافê مرۆڤان وڵاتên zîlhêzkirine daxwaza serbestberdana wan kiriye û hîn di daxwaza xwe de roj de û berdewam e lê pêdê hebûna wan girtiyan li baxwe red û înkar dike wekû serkirdeyê pêdê Aldar Xelîl beriya demekê ragihand. Xebatkar Ehmed Sîdo ji gundê Hosê yê navçeya Mobata Efrîna Rojavayê Kurdistanê ye endamê Partiya Demokrata Kurdistan Sûriya ye.